سڵاوتان لەبێ ئەزیزەکانم، هاتینەوە خزمەتتان بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانتان. پێمان باش بوو ئەو پرسیارانەی کە بۆمان هاتووە وەڵامتان بدەینەوە لە ڕێگەی ڤیددیویەکەوە بە تایبەت بۆ ئەوەی بە وەردی بتوانین زیاتر قسەتان لەگەڵا بکەین، چکە بەڕاستی بەنووسین ڕەنگە نەتوانین هەموو شتەکان بگەێنین، بۆیە وا بە باشمانزانی کە ئەتاک و کێشەی ئەنتەرنێتیشمان حەلەبێ لایڤ نەکەینەوە، چکە بەڕاستی کێشەمان هەیە لەگەڵیا تا ئێستا چان نەبووە. ئینشاءڵڵا بەم ڤیددیۆیانە پرسیارەکانتان وەڵامە دەینەوە بۆ ئەوەی بە وردی و بە پوختی زانیاریەکان وەربگرن و ئیسفادەی لێ بکەن ئینشاءڵڵا. بەڕێزان، یەکەم کەس ناوەکەی بەڕاستی نازانم، وەکو کیمیا دەرچووە، ئەڵێ من معدلم 77.2 ئەو بەشەی بۆ من هاتۆتەوە بەدڵم نییە. ئەگەر اعتراز بکەم چ بەشێک بۆم دەبێت لە دهۆک یان ئاکرێ، زانستیم و پارالێلم ناوێت تکایە جواب. بەڕێزم، سەبارەت بەوەی کە معدل 77.2 بەشە تووبیەکان بە کەڵکی جەنابت دێت ناود لێ دێتەوە، ئەگەر قەناعەتم وانە بە زانکۆڵاین بەڵام بە پارالێل یان بە ئێواران ناود دێتەوە، ئەو بەشانە بۆ بەڕێز زۆر باشە. ئەگەر حەزت بە بەشە تووبیەکان نییە، ئایتیمان هەیە، ئایتیش بەشێکی زۆر باشە، ئەتوانی ئیسفادەی لێ بکەی، ئەویشەر لە پێی مانگە، چکە بەڕاستی دەرەجەی کۆلێژەکان زۆر بەرزن، بۆیە ئەگەر بکرێت بەڕێز چ لە پەیمانگەی تەکنیکی ئاکرێ لە نەخۆشەوانی واتە پەرستاری بیدیان لە دهۆک و شوێنەکانی دیکە، قەناعەتم وایە بتوانیت بە پارالێلیان ئێواران ئینشاءڵڵا ناود لێ بێتەوە. کاکە ئیبۆ ئەڵێت من ئەگەر لە ئێران بخوێنم توبعام یان سەیدەلا، دەتوانم ئەگەر تەواوم کرد بێمەوە هەولێر دەتوانم شەهادەم بە کرێ بدەم لێ سەیدەلا یان لە توبعام ئیشی خۆم بکەم. بەڕێزم، چ لە هەر وڵاتێک کە شەهادەت بەدەسێنە معتەرف بوو لە کوردستانە، چکە بەڕاستی ئەوانە ئێسنە دەرەوەی کوردستان و ئەیانەیە بخوێنن بە تایبەتی وڵاتی ئێران، با لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵاوە بڕۆن، چونکە بەڕاستی ئەگەر لە ڕێگەی ئەوە نەڕۆن دوایی کێشەتان بۆ دروستە بێ، ئەتراف بە شەهادەکەتان ناکرێت، واتە تعدیلتان بۆ ناکرێت، کە ئەترافت پێ نەکرا لە کوردستانە تەنها بۆ دەرەوە ئەتوانی بەکاری بێنی. بۆیە تۆ کە لە کوردستانە ئەژەی ئەچی لە وڵاتی ئێران یان لە تورکیا یا لە هەر وڵاتێکی دیکە شەهادە بەدەستدێنی، باشتر ئەوەیە فایلی خۆت لە وەزارەتی خوێندنی باڵا بکەیتەوە بۆ ئەوەی دوایی کە گەڕایتەوە کێشەی تعدیلی شەهادەت بۆ دروست نەکەن. واتە بە کورتی و بە پوختەکەی ئەگە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا لە هەر وڵاتێک شەهادەت بەدەستێنەوە تعدیلت بۆ کرا، وەکو وایە لە کوردستانە شەهادەکەت بەدەستێنابێ و هیچ کێشەیەکت بۆ دروست نابێت. کاکە سەفا ئەڵێت ئایا ئاساییە دابەزین لە پەیمانگە بۆ زانکۆ بکرێت؟ بەڵێ زۆر ئاساییە. گرنگەوەیە دەرەجەکەت بۆ ئەو بەشەی داوات کردووە شملی بکواتە. بۆ نمونە لە سەیدەلا 92 هاتۆتەوە، بەڵام لە زۆربەی کۆلێژەکان هەفتاکان هاتۆتەوە. بۆیە زۆر ئاساییە تۆ ئەگەر بتەوێت لە پەیمانگاوە بۆ کۆلێژ هیچ کێشەیەکت نییە، زۆر ئاساییە و ئەتوانی بیکەی، بەڵام گرنگ ئەوەیە کۆنمرەکەت شملی شوێنەکە بکات. میران هەورامی ئەڵێ من ناوم لە تەلارسازی هاتۆتەوە، ئایا کارێکی باشە؟ ئەگەر دابەزان بکەم بۆ مەدەنی لەبەر ئەوەی وان بیستووە کە هەلی کاری زیاتری هەیە. بەڕێزم، هەردوو بەشەکە بەشی زۆر باشن، بەڵام لەم ڕۆژگارەیە بزەبت بەشی مەدەنی کەمێک ئیشی لە تەلارسازی زیاترە. تەلارسازی لەبەرەوەی زیاتر ڕەبتە بە دیزاین و بە نەخشەسازی و بە هەندێک وردەکاریەوە لە وڵاتی ئێمەیە بەداخەوە ئەوەندە ڕەواجی نییە. ئەگەر بێت و ئیشی خۆت بدۆزیتەوە بتوانی ئیش بکەی، ئەوە بەدڵنیایەوە داهاتی زۆر لە مەدەنی باشترە و خاوێنترە. بەڵام کێشەکە لەوەیە ئێمڕۆ هەلی کاری ئەو بەشە زۆر کەمە. مەدەنی تا ڕادەیەکی کەم لەو باشترە. ئەگەر بێت و ڕیزبەندیان بۆ بکەین لە ئیشوکارە مەدەنی، ئەمجە تەلارسازی دێ. بەڕێزم، بەڵێ مالی ئەڵێت ئەمن لەبەر 1 دەرەجە ناوم لە ئێواران هاتەوە، پارالێل نەیگرتمەوە، سکاڵا بکەم؟ بەڕێزم، ئەتوانی سکاڵا بکەی، بەڵام مادە بە دەرەجەیەک نەهاتێتەوە، زەحمەت بتوانانی سکاڵاکەت سەرکەوتو بێت، دەبێ بەشەکەت بگۆڕی بۆی بیتەوە پارالێل.
بۆیە مەسەلەی اعتراضکردن و سکاڵاکەت مافی خۆتە هەموو کەسێک کە ڕەخنەی لە شتێکەیە توانێت سکاڵای خۆی بکە بەڵام نسبەی نەجاح و سەرکەوتنی سکاڵاکەت تۆزێکەمە چونکە مادام کێشەی دەرەجەت هەیە ئەگەر بەهاتەوە هەمان دەرەجەی تۆ لەو بەشەوە بگیرایە بەڕێزت وەرنەگیرابێتی ئەو کاتە زیاتر هەلی وەرگرتن و سەرکەوتنی اعتراضەکەت ئەکرا بەڵام اعتراضەکە بکە بەشم ئینشاڵڵا خوای گەورە خێری تێ بکە و وابێت ئینشاڵڵا سەرکەوتوو بێت. MH3 ئەڵێ لە تەنیشی کاکە هونەر نووسراوە پێویستە کورسی بۆ هەموو بەشەکان زیاد بکرێت نەک تەنها کۆنمرە بەرزەکان چونکە غەدر لە هەموو قوتابیەک کراوە کەس ڕازی نەبێت بەوە ئێمەش ماندوو بووین هەوڵی خۆمان داوە. ئەلبەتە من لێرەوە لە سەر وەڵامی کاکە هونەر حەزەکەم ڕوونکردنەوەیەک بدەم سەبارەت بەم خۆم پیشاندانانە. بەڕاستی یعنی من ئیمڕۆ متابعی هەندێک لێدوانم کرد بەداخەوە هەستم کرد هەتا ناڕێکیەک لە نێوان قوتابیان خۆیان هەیە بۆ نمونە کاتێک کە ئەوانەی معدلیان 99 بەسەرەوەیە و کێشیان بۆ حەلکرا و چوونەتە کولی تۆپ دیار بۆ ڕەخنە لە سەریان بوو باسی ئەوە کرا کە خاوەن واستن بەڕێزانم تخوا ئەو شتان نەمەکەن یعنی هەر کاتێک کەسێک ئیشێکی بۆ کرا با نەڵی واستەیە با نەڵین ئەوانیش لەسەر جادە بوون بەڵام حەقە ئەوانیش کە نەوتونیان هەیە ئیشەکەیان بۆ کراوە جادە چۆڵ نەکەن ینی لەگەڵ هاوڕێکانیان نابن بۆ ئەوەی کۆی پرۆسەکە کۆی ئیشوکارەکە حل بکرێت. بە قەناعەتی من داواکردنی زیادکردنی کورسی حل نییە بەڵکو ئەبێ سەقفی داواکارەکان بەرز بکرێتەوە بۆ ئەوەی قوتابیان داوای ئەوە بکەن سیستمی پارالێل بە هیچ شێوەیەک نەمێنێ لەبەرەوەی ئەگەر حکوومەتی هەرێم ئەتوانێت 200 کەس وەربگرێت بەبێ پارالێل و 200 کەسیش بە پارالێل وەربگرێ دەی باشە هەمان مامۆستا هەمان قاعی خوێندن هەمان بابەت هەمان شوێن بۆ ئەو 400 نەفرە ئەتوانێ وەربگرێ 200 پارالێل بێ هۆکارەکەی چییە؟ من بۆ ئێواران ڕخنەیەشی زۆرم نییە چونکە هەر لە هەموو وڵاتانە قانونەکە وایە کاتێک کە تۆ لە کاری خۆت زیاتر ئیشەکەی مافی خۆتە حەقدەستی خۆت وەربگری سەبارەت بە مامۆستایانی بەڕێز کە بە بەیانیان دەرسەڵێنەوە ڕاتبێنە سەر حکوومەتی هەرێمە و ناچارن وانەکان بڵێنەوە بەڵام کاتێک داوامی ئێوارانیانەکەن مافی خۆیانە مەبلەغێک پارەی زیادە وەربگرن لە سەردەمی خۆی لە سەردەمی سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ سیستمێکە بوو پێیانەوت ئیزافەکاری یا ئیزافی تا سعات 2 نیۆڕۆ 3 نیۆڕۆ تۆ لە دەوامی ئاسایی خۆت بووی لەوە بەدواوە هەر چەندێک لە دایرەت بمایتایەتەوە ئیزافیان بۆت حسابە کرد هەر سعاتێک بە 2 سعات بۆت حسابەکرا واتە ئەگەر ڕۆژانت بە پێی ڕاتبەکەت لەو سەردەمەیە دینارێک بۆیە 2 دیناریان بۆ حسابەکردی بۆ هەر سعاتێک واتە تو ئەگەر 6 سعاتت هەبوایە لە ماوەی مانجێکە ئەوە 6 دیناری زیاد لە ڕاتبەکەی خۆت واتە ڕاتبی خۆت زائدەن 6 دینارە دووەرەگەر من لە سیستمی ئێواران ڕەخنەم نییە ئەگەر پارەش وەربگرێ بەڵام نەک ئەوەی کە ئێستا وەرەگیرە بەڕاستی بەداخەوە بڕەپارەیەکی گەلێگەلێ زۆرە یعنی بای ئەوەی کە مامۆستایان مافی خۆیان وەرگرن لەسەر حکوومەتیش نەبێت بەبار من ئەمەم قبوڵە بەڵام قوتابیان حەق هەیە بەڕاستی داوای نەهێشتنی سیستمی پارالێل بە هیچ شێوەیەک بوونی نەمێنێت بۆچی من بەیانیان لەگەڵ قوتابیەکان دیکە بە پارە جێگەم ئەبێتەوە بە بەلاش جێگەم نابێتەوە هۆکارەکە چییە؟ هەمان مامۆستانین هەمان ستاف بەڕێوەبردننی ئەو پەیمانگا کۆلێژە ناکەن بۆچی وابێت لەبەرەوە تکام وایە ئێوەی ئازیز و خۆشەویست سەقفی داواکارەکانتان بگەنە ئەو ڕادەی بە شێوەیەک بێت کە بتوانن سیستمی پارالێل نێڵن دوای ئەوە ئەگەر ئێمە ئەمانەیە هەموو کۆی کێشەکان حل بکەین با لە ڕێگەی ئەوە بێت بەڕاستی بە شێوازێک بێت هەمومان پشتی یەک بگرین کاتێک کێشەی نەوتنەوە حل بوو نەوتن نەڵێ من بڕۆمەوە ماڵەوە کاتێک کێشەی ئەوانەی کۆنمریان کە مەحل بوو نەڵێن ئێمە با بڕینە ماڵەوە هەمووی بەیەکەوە یا لەسەر جادە یا لە ماڵەوە بێ بە هیوای ئەوەی هەموو لایەک بگەن بە ئاواتەکانیان. کە ڕەوان ببورن نازام بەڵام کاکیان خوشک ڕەوان ڕەفعەت ئەڵێ سڵاو لە کاتی داوەزاندن کۆنمرەکەت حیساب دەکرێت یان کۆنمرەی ئەو بەشەی کە وەرگیراوی بەڕێزم کۆنمرەی خۆت چەندە ئەوە حیسابەکرێت
واتە ڕەبتی بەوە نیە تۆ لە بەشێک وەرگیراوی نە گرنگ ئەوەیە ئەو کۆنمرەی کە خۆتەتە بۆ نمونە 90 هەیە بە 90 لە قسمێک وەرگیراوی قسمەکە 1970 وەرگرتەوە بەڵام نمرەی تۆ بەرەسەر لە قسمەکە و 90 واتە بە 3 دەرەجە بەرزتری 1970 بۆ حساب ناکرێ بەڵکو 90ەکەت بۆ حسابەکرێ بۆ ئەو بەشێکە بۆیشی ئەڕۆی کردیت و بابەتی خۆی هەیە و حساباتی خۆیەکە ئەگەر کۆنمرەی 90 وەرگرت ئەو کاتە تۆ شێشت نییە و ئەتوانی دابەزاندنی بۆ بکەیت. کاکە ئیبۆ دیارە پرسیارەکەی دووبارەیە شەوگار مەجید ئەڵێ ئەیکوا ئەندازیاری نەوت دیارە یەکێ لە پۆستەکانمان کە باسی کەمترین کۆنمرەی وەرگیرامان کرد لە زانکۆی سەلاح الدین پرسیاری ئەوەی کرد ئەیکوا ئەندازیاری نەوت لە زانکۆی سەلاح الدین ئەندازیاری کیمیایی پترۆکیمیایی شتێکی وایە ئەگەر هەڵە نەبم وەکو خودی ناوی نەوت ئەگەر هەڵە نەبم ساڵی پار لە زانکۆی سەلاح الدینە نەبووە. نێچیروان ئەڵێت تخوا من ناوم لە مەعهەد ڤێتەرنەری هاتۆتەوە بەشێکی چۆنە ئیشوکاری هەیە بەڕێزم پەیمانگەی شەقڵاوە ڤێتەرنەری یان کەلار ئەگەر لە شەقڵاوە بێت شەقڵاوە سیستمەکەی گۆڕاوە بۆ بە 2 ساڵ بە 4 ساڵ واتە 2 ساڵ ئەخوێنیت ئەو سیستمەی کە زۆر جار باسمان کردووە 2 ساڵ ئەخوێنیت کۆنمرەیەکت بۆ دەرەچێت 60 لەسەر حسابەکەن و 2 ساڵ بڵێن 40 دەرەجەش لە کۆنمرەی پۆلی 6 حسابەکەن بە هەرجی کۆنمرەیەکت بۆ دەرەچێت ئەگەر لە ڕیزبەندیە لە نیوە بەسەرەوە بیت ئەوە 2 ساڵی دیکە خوێنی و ئەبێ بە کۆلێژ ئەگەر لە نیوەش بە خوارەوە بی ئەو بە شادێ مەعهەد تەواویەکەی ئەوە وەکو سیستمەکەی وەکو ئیشوکاریش بەڕێزم ئێمە کوردستان وڵاتێکە پێویستی بە ڤێتەرنەری هەیە مەڕووماڵاتمان زۆرە پەلەوەڕمان زۆرە بە ناشکری ناڵێن لە بەرنەمانی پەیوەندی کۆمەڵایەتی و ئەو بابەتانە خەڵک ئێستا بەرەو بە خێوکردنی سەگ و پشیلە و زۆربەی گیاندارانە چێت لەبەرەوە دڵنیا بە لە داهاتوودا بەشی ڤێتەرنەری یەکێکە بێ لەو بەشانەی کە ئیشوکاریان زۆرە من ناڵێ بەشێکی زۆر پێرفێکتە بەڵام بەشێکی خراپ نییە و سوودی لێبینی ئینشاءڵڵا. فایرگەرمینگ ئەڵێ ئایا دەتوانێت یەک دقە بڵێن پرسیارەکەی تۆزێک بورم کاکەنیات پرسیاری کردو و فایرگەرمینگ وەڵامی داوەتەوە ئەڵێ سەلام عەلەیکوم معدەلم 95 بوو بەڵام بە کردیت بوو بە 94 پوینت بۆ گەزانکۆی کۆیە کۆلێژی ئەندازیاری کیمیایی وەرگرتووم کە خۆی بە 92.2 وەردەگیرێت خۆشم دەمەوێت گواستنەوە بکەم یان دابەزم بۆ زانکۆی پۆلیتەکنیکی ئەندازیاری شارستانی 93 وەرگرتووە ئایا دەتوانم دابەزیم بکەم بۆ زانکۆی پۆلیتەکنیکی ئەندازیاری شارستانی هەولێر بەڵێ بەڕێزم زۆر ئاساییە کە تۆ 95 هەیە کردیتی خۆت بۆ ئەو بەشە حساب بکە هەر لە ناو زانکۆڵاینە بەشەکە هەڵبژێرە یان بزانە ئەگەر هەڵبژار دەبێت پێشووتر کردیتەکەت پێ ئەڵێ ئەگەر هەڵە نەبم بەشی شارستانی ئەندازیاری شارستانی ئینگلیزی بیرکاری فیزیە حسابەکات هەریشی و دەنمرە ئەگەر بێت و کۆنمرە لە 93 دانەبەزێت بەڵێ زۆر ئاسایی و ئەتوانین دابەزاندنی بۆ بکەی ئەو بەڕێزە کە جوابی داتوانێت بەڵێ ئادەتوانی منیش لەوێ وەرگیراوم و دەرەجەم 93.2 بوو سوپاستا نەکەم ینی حەزەکەم لێرەوە دەستخۆشی لەو بەڕێزانە کەم کە زاناریەکانیان بە دروستی وەرەگرن و ئەو هاوڕێیانەی کە پرسیارەکەن کۆنتاکێکیان لەگەڵا دروستەکەن علاقەیەکی کۆمەڵایەتی دروستە بێت لە بینیانە وەڵامی پرسیارەکانی یەکترێ دەنەوە بەڕاستی زۆر خۆشحاڵم کە بەو شێوازە ئەتان بینم. نارین دهۆکی ئەڵێت تکایە کەمترین کۆنمرەی ئەم ساڵدا بنێ بەڕێزم وا خەریکین لە ئامادەکردنیان ئینشاءڵڵا مقدەر نەبێ لە ماوەی هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا هەوڵەدەین هەمووی ئامادە بکرێ و بۆ ئەوەی ئەوانیش بۆ ئەم ساڵدا بەزین بۆی تەڵەبە هەر لە ئێستاوە معلوماتەکانی لەلا هەبێ ئینشاءڵڵا. دووبارە کاک نێچیروان دیارە پرسیارەکەی دووبارە کردوتەوە بمان بورن تۆزێک ئەم ماوەیە بە حکمی و خوێندنمان دەستی پێ کردووە ئەو بەڕێزی کامیرامان و ئیدیتەرەکەمان ئەم ماوەی تۆزێک نەساغ بوو ئیمڕۆژ بەخوای بە نەخۆشی هێناومانەتەوە سەر ئیشەکە ئینشاءڵڵا بە هیوای سەلامەتی بۆی
دڵنیابن ناهێڵین ئەوانە پرسیارەکانتان دوا بکەوێ هەوڵەدەین ڕۆژ ناڕۆژەیان 2 ڕۆژ جارێک وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە ئینشاءالله. کاک ئەحمەد جەبار دەستخۆشی کردووە ئێمەشەڵین سوپاس بۆ بەڕێزت. گوڵی جوانە پرسێت مامۆستا تکایە بەشی مایکرۆبایۆلۆژی پزیشکیان شیکاری نەخۆشی لە داهاتوو هەلی کاریان فراوانترە و پرسیارێکی تر جیاوازی نێوان بەشی تاقیگە و بەشی شیکاری نەخۆشیەکان چییە؟ بەڕێزانم من ئەم ساڵ بەوەن هەسراوم کە دژایەتیەکی توندی بەشی مایکرۆبایۆلۆجیەکەم. ئەلبەتە من لە قازانجی قوتابیان ئەو دژایەتیاکەم. مایکرۆبایۆلۆجی کێشەکەم لەگەڵیانە ئەوەیە من چەند جارە دیکە وتومەتەوە لە تەطبیقی هاوینەی ئەم ساڵمان چەند قوتابیەکی بەڕێزمان لەگەڵا بووە بەڕاستی زۆر گلەییان لە قسمەکەی خۆیان هەبووە. دوایەوە هەموو کاتوتمانە شیکاری بەشێکی زۆر فراوانە. یعنی ئەگەر تۆ شیکاری ئەخوێنیت کۆمەڵێ بەش لە شیکاریە هەیە، کیمیا هەیە، پاراسایت هەیە، مەناعە هەیە، هیماتۆ هەیە کە ئەکاتە خوێن، بایۆلۆجی هەیە، مایکرۆبایۆلۆجی هەیە، کلینیکال بایۆلۆجی، ینی هەموو بابەتەکان ئەخوێنیت. هەرچی مایکرۆبایۆلۆجیە لە بەشی بایۆلۆجیە دابش کراوە بۆ بەشی مایکرۆبایۆلۆجی، یعنی تەنان ئێمە کلینیکال بایۆلۆجی و مدیکال مایکرۆبایۆلۆجی کۆمەڵێشتی دیکەمان هەیە، یعنی ئەو بەشێکە لە ناو بایۆلۆجی، بۆیە بەشێکی کەمێک بەرتەسکە زیاتر لەگەڵ زیندەوەرە زۆر وردەکانە ئیشەکات بەو شێوازە نییە کە بەو فراوانەی لە شیکاریە هەیە. ئەلبەتە لەبارەی هەلی کارەوە هیچیان خراپ نین، بەڵام جاری دیکەش ئەڵێمەوە مایکرۆبایۆلۆجی کاتێک کە ئیشەکە زۆر بە دەقیقی لەسەر یەک ئاست ئیشەکە، هەرچی شیکاریە لە ئاستێکی فراوانە و چەند بەشێکی هەیە. بەشی تاقیگە و بەشی شیکاری هیچ فەرقێکیان نییە، هەرچوان هەریەکێکن. احتیمالان هەندێک جیاوازی بچووک لە بینیانە هەبێ، ئەوەش شایانی ئەوە نییە باز بکرێت. کلارە ئەڵێ ئەوە بۆ پەیمانگە ئەهلیەکانیش دەبێ، دیارە مەبەستی ئەوەیە کە ئێمە سێیەکەمەکانمان باس کردووە لەو پۆستەیە ئەو پرسیارەی کردووە بەڕێزم هەموو پەیمانگە ئەهلیەکان بەشە طوبیەکان بەشی IT باشە، بەشی IT بەشی پزیشکەکان ئەگەر معدەلێن لە 80 بەسەرەوە بێ ئەتوانن تەقدیم بکەن بچنە منافەسەوە ساڵانە 3 بۆ 5 تەڵەبەیان لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەرەگیرێتەوە. دێهات خانە ئەڵێ سەرکەوتوو بن، ئێمە شەڵێن زۆر سوپاس بۆ ئێوە. شەمەری F16 مامۆستا شیکاری نەخۆشیەکان لە سلێمانی ئەمساڵ کەمترین نمرەی وەرگیراوی چەند بوو؟ ئەگەر هەڵە نەبم لە سلێمانی بۆ خەڵکی سلێمانی تقریبان 96.5 و نزیکەی 97 بوو، بەڵام بۆ دەرەوە نزیکەی 98 وەرگرتووە. ئیسماعیل نەسرەدین ئەڵێ مامۆستا کۆلێژی زانست بەشی زانستەکانی زەوی و نەوت بەشێکی چۆنە و لە داهاتوش ئیشی لەکوێ دەست دەکەوێ و پێت باشە دابەزانین بۆ کۆن لە ژمێریاری بۆ علوم جیولۆجی؟ بەڕێزم وەڵاهی علوم جیولۆجی بەشێکی خراپ نییە، بەڵام لە وڵاتی ئێمە ڕیسوا کراوە بەداخەوە، یعنی نازانم زۆر سەیرم پێیادێ. بەشی جیولۆجی بەشێکە کە بەدوای نەوت و بەدوای کانزاکان و کۆمەڵێک بابەتەوە ئەگەڕێی، بەڵام لە وڵاتی ئێمە ئەو گرنگجیەی پێ نەدراوە بەڕاستی بەداخەوە. لەم ڕۆژگارەیە ئەتوانم بڵێم لەگەڵ ژمێریاریە نزیکن لە ئیش و کار لە یەکەوە، بەڵام دائیمەن ژمێریاری باشترە، مەجالاتی فراوانترە، لە زۆر شوێنە ئەتوانێت ئیش بکات. بۆیە من پێم وانییە لەم کاتەیە بۆ ئەم کاتە شتێکی باش بێت کە ژمێریاری دابەزاندن بکەی بۆ بەشی جیولۆجی. کاکە ئومێد فواد ئەڵێ بەخۆی نازانم چۆن سوپاسان بکەم، خی گەورە لە شتان ساغ بکە ئینشاءڵڵا. مامۆستاجیان کەی خوێنی مەرحەلەیەکە لە ئەهلیەکان؟ وەڵاهی بەڕێزم سوپاس دەکەم بۆ ئەو دەستخۆشەی کە کردوتە، قەلبت ساغ بێ یا ڕەبی. ئێمە لە خزمەتە ئینشاءڵڵا بۆ خزمەتیەوە وەڵامی پرسیارەکانی ئێوە بەخشینی زانیاری بێەوە ئینشاءڵڵا کەم تەرخەمی ناکەین. مەسەلەی مەرحەلەیەکی ئەهلیەکان هەر پەیمانگا و هەر کۆلێژێک سیستم و بەرنامەی خۆی هەیە، هەستەکەم زیاتر چاوەڕێی ئەوە بکەن تەڵەبە یەکلا ببێتەوە تا چەند تەڵەبە تەقدیمی ئەوانەکات و ئەوانش جێگەی خۆیان و شوێنەکەیان ڕێک بخەنەوە بۆ ئەوی بکەونە دەوامی ئاسایی خۆیانەوە. ئێجێک کاکوونەر ئەڵێ دووبارە مامۆستا تکایە جواب بدەوە، سبەینێ مەعامەلات بۆ زانکۆ دەست پێ دەکات.
ئایا مامۆستا هیچ زانیاریتان نییە ئایا ئەنجام ڕەت دەکرێتەوە یان ئەگەر کورسی زیاد بکرێت بەشەکەت دەگۆڕێت تا ئێستا کورسی زیادکرا بۆ ئەوانی ناوتنەوەیان هەبوو ئەوان داوایان لە ناویان لە توب ئەسنان هاتبووەوە جێوان بەتاڵ دەبێ کۆنمرەی کەمتر دێتە شوێنی وایە مامۆستا ئەگەر وابێ بەشەکانی ترش ناگۆڕێ یان بەس بۆ ئەوانەیە کە ناویان نەهاتیتەوە ئێستا ئێمە چی بکەین ئەو دوو ڕۆژەش نەچین کاکە هونەرژان هەتا ئێمڕۆ کە من ئێستا لە ئامادەکردنی ئەم تەسویرەیەم کۆبنەوە هەبووە هەتاکۆ نزیکەی ساعت 4:35 ئێوارە تەوەقوعەکەین لە ساعت 8 ئەمڕۆ کە با بڵێن ڕۆژی 11 ئەمڕۆ کۆبوونەوەکان بگەنە نەتیجەیەک و وابێت بتوانن قەرارێکی نهایی بدەن هەتا ئەم لەحزەی قەراری نهایی نەدراوە بەڵام ئەوی ئێمە لی تێگەیشتون زەحمەتە بتوانن ئەو جێگۆڕچیانە بکەن چکە جێگۆڕچیان کرد کێشەمان لەوە بۆ دروستە بێ هەندێک تەڵەبای سەر شوێنەکانیان بەدڵە جێگاکانیان گۆڕانکاری بەسەر دێت لەوانەیە ئەو کاتە ئەوان بێنە سەرجادە و مناقەشە و کۆمەڵی کێشە دروست بێت بۆیە قەناعەتم وایە تەنها ئەوانەی ناویان نەهاتۆتەوە جێگەیان بۆ بکرێتەوە و ئەمانت کێش بەدابەزین و هەندێک بابەت ئیشەکان ڕێک بخەن ئومێد دەکەم کە دەرەجەدا بەزە بەڵام تۆزێ زەحمەتە لەبەرەوەی بۆ ئەم ساڵ جێکردنەوە و ڕێکخستنەوەی ئەم هەموو ئیشوکارانە بۆ وەزارەتی خوێندنی باڵا هەستەکەم تۆزێ زەحمەت بێ ئینشاءڵڵا کە تێگەیشتنەکەی منوا دەرناچێت بەو شێوازای بێت کە قوتابیان ئیسفادەی لێکەن بەڵام پێم باشە لە سبەینەوە کە ڕۆژی سێشەممەیە بچن دەست بە معاملاتەکانتان بکەن بە عەلەقەڵ دابەزینتان لە دەست نەچێ و بتوانن ئیسفادە لە دابەزاندنەکە بکەن. بەڵێ بەڕێزانم ئێستا کاکە ڕێزدار گەیمینگ ئەڵێ دەستخۆش ئەزێت کێشە ژمارەکەت چەندە مامۆستا کاکە ڕێزدار بمانبوورە ئێمە بەداخەوە کە مەسلەی ژمارەی مۆبایل ڕێزمان بۆ هەموو لایەک بەڵام ئێمە ئەنستەگراممان هەیە کە تایبەتە بە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی بەڕێزین بۆ ئەوەی لەوێ پرسیارەکانتان ڕاستەوخۆ بکەن بە دەنگ بینێرن بە دەنگ جوابتان بدەینەوە و هەندێک جار بە پەیوەندی ژێمە جوابی قوتابی بەڕێزەکانمان داوەتەوە بە پێی ئەو کاتێک کە هەمانە بەڕاستی مەسلەی ژمارەی مۆبایل هەم سیاست و ڕێنمایەکانی کەناڵ ڕێگەمان پێنادات هەم ئێمەش بۆ خۆمان لەبەرەوەی ئیشوکاری ترمان هەیە و ڕەنگە هەر بە ڕێزت نەبی کاتێک کە ژمارەی مۆبایل دانین ئێمە دەبێت وەڵامی هەموو لایەک بدەینەوە ئێمە ماشەڵڵا نزیکەی 2500 هاوکار و خۆشەویستمان لە کەناڵەکە هەیە ئەمە جگە لەو خەڵکی کە بە شێوازیشتر بۆ خۆمان لە ڕێگەی کۆمەڵایەتی و هەندێک بابەتەوە ناسیاوی هەیە بۆیە بەڕاستی ڕەنگە نەتوانین وەکو پێوی ژمارەی مۆبایل بدەین داوای لێبور نەکەین. کاکە یوسف ئەڵێ وەڵا بەتەڵن شازە کەناڵ زۆر یارمەتی تەڵەبە ئەدەن سپاس دەکەم بە وشەیە کەسایەتیەکی چەند ئەفلام کارتۆنێک بە فکرم هاتەوە کاتی خۆی گریندایزەر هەبوو خوماسی هەبوو لە سەردەمی ئێمەیە سەردەمی مناڵی ئێمە ئەڵبەتە باسی ساڵی هەشتاکان و سەرەتای نەوەتەکانەکەین زۆریش پیر نیم هەروە عمرم 40 ساڵێکە زۆر نییە ئەو کاتە ئەو بەتەڵانە هەبوو زۆر خۆمان پێیانەوە ئەنازی و تەقلیدیانمانە کردەوە سپاس دەکەین کاکە یوسف ئێمە لە خزمەتی ئێوەین ئینشاءڵڵا هەتا بۆمان بکرێ ئەو زانیاریانەی کە لەلامانە بە پوختی بە وردی بە ڕاست و دروستی پێتانەگەێنین بە هیوایەوەی سەرکەوتوو بن. کاکە ئەحمەد دەڵێ لینکی دابەزاندن کارا بووە بەڕێزم کارا بووە ئینشاءڵڵا لە داهاتوویش نزیکە لە ماوەی شکەمە ئینشاءڵڵا بۆتان دانین بۆ ئەوەی ئیسفادەی لێ بکەن و دەست بە دابەزانانی خۆتان بکەن. کاکە ئەحمەد دووبارە پرسێتەوە تکایە چۆن بزانم نمرەی بەشەکان چەندە بۆ ئەو ساڵ بەڕێزم ئەتوانیت هەر لە زانکۆڵای لەو شوێنی کە ناوەکەت هاتۆتەوە تەمەشایەکی بکەیت بەو شێوەیە کە لەسەرەوە لاکێشەیەکی سوور هەیە ئەڵێ بۆ ئەوی بزانی کۆنمرەکەت لەکوێ وەرەگیرێت بەشێک هەڵبژێرە کاتێ ئیستە سەر بەشەکان هەر بەشێکەوە لە زانکۆڵاین لە پارالێل لە ئێواران دیاری بکە یەکسەر پێتەڵێ کۆنمرەی بەڕێزت چەندە و ئەو بەشەش چەندی وەرگرتووە. کاکە عەلیە پرسێ مامۆستا پرسیارێکم هەیە ڕاستە ئەڵێن خوێندنی پارالێل واتە بەیانیان نامێنێت و ئەکرێتە ئێواران
شتیوانیە تا ئێستا ئەو قەرارە دەرنەکراوە و زۆریش زەحمەتە خۆزگە قسەکە دوا بووە و پارالێل نەمایە تەنها ئێواران هەبوایە بەڵامی تر ئەو قەرارە تا ئێستا شتیوانیە و نەمان بیستووە. کاکە عومەرە پرسێت مامۆسا لە عیلمی ناوم لە یاسا هاتۆتەوە باشە و داهاتووی چۆنە؟ بەشی یاسا بەشێکی زۆر باشە، ئەبی بە محامی یان بە حاکم و داواکاری گشتی و ئەوانەشی ئەگەر هەڵە نەبمتیایە بۆ چکە بۆتە 5 ساڵ ئێستا بەشی یاسا علمی و ئەدەبی کێشەیەکی وای نییە، بەڵام بابەتەکە ئەوەیە تا چەند توانای دەرخیاتت هەیە چکە بەڕاستی خۆتانزانن قانون چەند بەرگە و بابەت و یاسا و بەندێکی هەیە ئەبێت شارەزایی و توانای لەبەرکردنی ئەو یاسایەنەت هەبێ هەرچەندە بە کتاب و ئەو بابەتە ناتوانانی یارمەتی خۆت بدەیت لە کاتی حەلکردنی کێشەکانە، بەڵام باشترە هەندێکیش توانات هەبێ. ساریە پرسێ کاک سرود بێ زەحمەت چ بەشێک باشە بۆ هەفتاویەک؟ بەڕێزم بەشی هەفتاویەک یان ئەو بەشانێک کە کۆنمرەی هەفتاویەک وەرەگرێت ئەلبەتە زیاتر بەشە تەکنەلۆژیەکان و ئەندازیاریەکانن لە پەیمانگەکان یان هەندێک لە کۆلێژەکان ئەتوانیت وەرگری، بەڵام بە قەناعەتی من سیستمی زانیاری کارجێڕی کە بەشێکی کارجێڕی ئایتیە بەشێکی زۆر باشە و لە ماحەدا ئەتوانی تەقدیمی بۆ بکەی بە زانکۆڵایەنتیایە بخوێنیت. هەروەها بەشی ئایتی بەشێکی زۆر باشە ئەگەر لە شەقڵا و لەوانە بە سیستمی پارالێلیان ئێواران ئەگەر بتوانانی دەوامیتیای بکەی ئەویش خراپ نییە. لە نیا پشتیوان ئەڵەیە بێ زەحمەت مامۆستا فیزیای پزیشکی چەنی ئەوێت؟ فیزیای پزیشکی لە بینی 91 بۆ 92 لە دەورانەی ئەوێت ئەگەر هەڵە نەبم چکە بەڕاستی ئێستا سایتەکەم لە بەردەسانیە. ئیشاڵا لە کاتی وەڵامدانەوەی پرسیارەکان بە شێوەی نووسین بە دەقیقی کۆنمرەکە بۆ بەڕێزیشت دەستنیشانەکەین. ئەمینە بەرزنجیە پرسێ ئەڵێ ماندوو نەبن بەڕێزم کۆی گشتی نمرەکەم 81.6 ناوم هاتوتە لە کۆلێژی پەروەردەی ئاکرێ زیندەوەرزانی. بەڕای تۆ کۆلێژی پەروەردەی ئاکرێ زیندەوەرزانی باشترە یاخود مەعهەدی ئێوارانی پەرستاری تکایە؟ وەڵام بەڕێزم بە قەناعەتی من بۆ ئەم ڕۆژگاری ئەمڕۆ کە بەشە تووبەکان تەواوی سیستم و بازاڕیان داگیر کردووە، ئێستا سیستم بڵێن بەشی پەرستاری باشترە و ئەو کۆنمرێش لەوانەیە لە ئێوارانیش لە پارالێل بێتەوە، ئەتوانی لە پارالێل تەقدیمی پێ بکەی. بە بێگومان بەشی پەرستاری باشترە بۆ ئەم ڕۆژگارە لە بەشی پەروەردە زیندەوەرزانی، چکە بەڕاستی تاعیناتی مامۆستا و هەندێک وردەکاری لەم ڕۆژگارەیە باش نییە. جەنکوک ئەڵێ سەلام عەلەیکوم مامۆستا سرود بێ زەحمەت ئەگەر لە ئێواران ناومان هاتبێتەوە بۆ معاملاتکردن وا دەبێ ئێواران بچیت؟ ئەمەش ئەڵێن عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله. بەڕێزم بەیانیان بڕۆیان ئێواران کێشەیەکت نییە، تەنها لەوێ کە خۆت ناساند ئەڵێ من لە سیستمی ئێوارانم. حەما ئەڵێت مامۆستا گیان من 86.2 هەیە و ناوم لە پەیمانگای تیشکە هاتۆتەوە لە هەولێر، دەمەوێت بەشەکەم بگۆڕم بۆ پەیمانگای پەرستاری، ئایا کام بەشەیان باشترە؟ زۆر سوپاس. وەڵا کاکە حەمەجیان تەبعاً پەرستاریەکە باشترە، تیشک کۆمەڵێک مزاعفاتی هەیە لە مستەقبەلا بۆ ئەو کەسەی کە تیشکەگرێ و مەسائلی فراوانی لە هەلی کارە لە ببرن لە پەرستاری باشترە وەک لە تیشک. دایمەن پەرستاری مەجای ئیشکردن و ئەو بابەتانەی فراوانترە. جەنکوک جارێکە پرسێتەوە ئایا ڕاستە دەڵێن کورسی زیاد ئەکرێ ئەگەر وابێ دەرەجەدا ئەبەزێ و هەتاکەی ئەتوانین ناومان تۆمار بکەین تکایە؟ وەڵام وەڵاهی بەڕێزم لە وەڵامیەکی لە پرسیارەکانش ئەگەر هەڵە نەبم ئەوە موتووە تا ئەم لەحزەیە کە من لەگەڵ بەڕێستانە لە تۆمارکردنی ئەم ڤیددیۆیە چاوەڕێی ئەوەی ئەنجامی کۆبوونەوەکانی ئێمڕۆ کە نزیکەیە تا ساعت 4:05 ئێوارەشی خایاند با بڵێن لە وەزارەتی خوێندنی باڵا لە کۆبنەوەیە بوون بۆ ئەوی بگەنە نەتیجەیەک و قەرارێکی نیهایی بدرێت تا ئێستا قەراری نیهایی نەدراوە. لینکی دابەزاندن ئاکتیڤ بووە، تەڵەبە باشترە خۆی بکە بە قوتابی شوێنەکە بۆ ئەوەی هەریز نەبێت ئەو دابەزانەی لە دەست نەچێت بۆ ئەوی بتوانێت تەقدیمی بکات. بۆیە تا ئێستا هیچ شتێکی وامان نەزانیوە بە ئەکیدی ئەگەر بێت و دووبارە کورسی تەوزیع بکرێتەوە کورسی زیاد بکرێت بە ئەکیدی دەرەجەدا ئەبەزێ و تەوەخۆی دابەزینی دەرەجەیەک بۆ 2 دەرەجە لە کۆنمرەکانەکەین بێتە خوارەوە.
هاوڕێکان هەڵێت بێ زەحمەت پرسیاری ئەگەر بتەوێ ببی بە دکتۆری بەنج دەبێ بەشی سەرکردن تەواو بکەی یان پزیشکی گشتی. بەڕێزم وەکو نازناوی پزیشکی ئەبێ پزیشکی گشتی تەواو بکەیت. پاش ئەوەی 4 ساڵە خوێنیت لە 5 ساڵ و 6 ساڵ گەرە هەڵە نەبم اختصاصی خۆت وەرەگری و ئەتوانی بەنج هەڵبژێریت. ئەگەر وەکو نازناوی پزیشکت بوێ ئەگەر بتوێت تەنها لە سەرکردن و لە بەنجا ئیش بکەیت ئەوە بێهۆشکاریمانەیە لە سلێمانی لە زانکۆی پۆلیتەکنیک ئەتوانیت لەوێ وەکو یاریدەدەری پزیشک ئیش بکەیت بۆ بەنجکردن یان لە دهۆک بە هەمان شێوە بەشی سەرکردنمان هەیە زانستی سەرکردن. هێلین ئەڵێ دەستخۆش مامۆستا بەشی یاسا لە زانکۆی کۆیە بە پارالێل لە چەنە وەستاوە بۆ تەڵەبەی سلێمانی. وەڵاهی طبعاً بۆ ئێمڕۆ داوای لێبر نەکەم وەکوتمان هەندێک کێشەمان لە ئەنتەرنێتە هەیە ئینشاءڵڵا کە بە نووسین جوابتانمدایەوە هەوڵە دەم لێەوە بە کۆنمرەکە وەربگرم و بە دەقیقی بۆ بەڕێستان بینوسم ئینشاءڵڵا. محەممەد فەرهاد دەڵێ خوای گەورە پاداشتان بداتەوە پرسیارێکم هەیە کۆدی ئاسایش مەبەستی چییە و لەکوێ بیکەم؟ ئایا بۆ داخلی پێویستە و کەی داخلی ئەدەن؟ من لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەرگیراوم بەشی ئەندازیاری میکانیک. وەڵڵاهی براکەم کۆدی ئاسایش تا ئێستا نەمزانیوە مەبەستی چییە بەڵام هەموو کەسێک لە ئاسایشە کۆدێکیە ئەبێ لە ناوچەکەی خۆت لەو منتیقەی کە ماڵت دێ و شتەجێی لی سەردانی ئاسایش بکەیت نووسنگی ئاسایش بکەیت کە سەرپەرشی منتیقەکەی ئێواکات پرسیار لە خودی ئەوام بکەم بزان مەبەستیان لە کۆدی ئاسایش چییە چکە بەڕاستی من تا ئێستا شتیوان نەزانیوە. وەکووتم ماڵت لەکوێیە منتیقەکەت تەوان بنکەیەکی ئاسایش بەڕێوەی ئەبات سەرپەرشتی چەند منتیقەیەکە منتیقەیەوە بزانە بنکەکەتان لەکوێیە سەردانیان بکەن بۆ ئەوەی ئێن بێت و بۆ داخلی پێویستە و کەی داخلی ئەدەن لەوانەیە حتمما هەر بۆ مەسلەی قسمی داخلی بێت و داخلی هەر کاتێک کە تۆ تەقدیمت کرد و چوویتە ئەوێنان و ناوت گەڕایەوە ئەو کاتە مافی خۆتە قسم داخلی وەربگری بەو شێوازە ئەتوانیت ئیشکارەکان بکەیت. بەڵام وەکوتمان سەردانی نزیکترین بنکەی ئاسایش بکە لە ماڵی خۆتەوە بۆ ئەوی معلوماتی زیاتر لە شوێنەکە وەربگریت. کاکە هونەر گلەیەکی هەیە چەند سەعاتێک لەمە بەرنووسیەتی مامۆستا سرود چەند ڕۆژێکە پرسیار دەکەم بۆ وەڵام نادەیەوە تکایە وەڵام پێتەڵین داوای لێبردنەکەین کاکە هونەر وەکوتمان کێشەی ئەنتەرنێتمان هەبووە بۆی وەڵاممان نەداوەتەوە ئێستا وەڵامی بەڕێستمان داوەتەوە و ئیشەڵا هەوڵەدەین بۆ ئیم شەویان لە چەند ساعتی داهاتووە وەڵامەکانمان ئاماداکەین و بۆ ئەوەی بەڕێزێنێرین و بە ئەکیدی بە نووسینیش وەڵامتانە دەینەوە. ڕێیان کاکەمەم ئەڵێ مامۆستا بەشی تیشک ئیشاعە بەشێکی چۆنە باشە؟ بەشی ئیشاعە بەشێکی زۆر باشە وەکو باشی بەڵام وەکو هەلیکار لە چاو بەشە توبیەکانی ترەوە تۆزێ هەلیکاری کەمترە بەڵام وەکو باشی وەکو ئیشکردنتیایە شتێکی زۆر باشە هەرچەندە تێبینیمان لەسەرەوە هەیە بۆ ئافرەتان تۆزێک مزاعفاتی هەیە واتە تەسیراتی هەیە لەسەر مناڵ نەبوون و هەندێک شوێنی جسمی ئینسان بۆیە وەکو بەشێکی باشە بەڵام ئەو خراپیانەشی هەیە. محەممەد حەسەن ئەڵێ مامۆستا ڕاستە زانکۆڵای نوێ دەکرێتەوە ئایا ناوی خۆمان تۆمار بکەین ئەو شوێنانی من ناوم لێ هاتوتەوە دوێنێ وتیان وەرن ناوتان تۆمار بکەن. کاکە هونەرش ئەڵێ برام ئەگەر هەر شتێکت زانی بە منیش بڵێ زۆر قەلەقم. کاکە محەممەدش ئەڵێ ئینشاڵڵا براکەم بەخوا منیش زۆر قەلەقم کاکە هونەرجان. ئێمەش وەڵامی کاکە محەممەد و کاکە هونەری شەدەینەوە ئەڵێن قەلەق مەبن زۆر ئاساییە مافی خۆتانە کە بیر لە دوا ڕۆژ مستەقبەلی خۆتانەکەنەوە بەڵام ئێستا لەناو ئەم وەڵامدانەوەی لایڤانەیە نامەیەکم بۆ هات دیارە لەوانەیە یەکێک لە بڕیارە تازەکانی وەزارەت دەرچوو بێت بۆ ئینشاڵڵا ئێستا لەگەڵ تەواوبوونی ئەم ڤیدیۆیە ئامادەکاریەکەم زامەگە شتێکی تازە هەبوو ڕاستەخۆ بە ڤیدیۆیەکی کورت هەوڵە دەم بۆتان ئامادە بکەم و دایبنم ئینشاڵڵا. ئومێد فواد دەڵێ مامۆستا گیان ئەگەر بزانی کەی دەوامی مەرحەلەیەک دەبێت دەست پێ دەکات وەڵڵاهی مەرحەلەیەک ئەم کێشانە تەواو بێ و معاملات دەست پێ بکات
دائما هەفتەیەک بۆ معاملات دانرێ هەفتەیەک دە ڕۆژ پاشەوە دەست بە داوامی خۆیانەکەن ئینشاءڵڵا کێشەتان ناوێت لەنیا ئەڵێت مامۆستا ئەو بڕیارەی خوێنی باڵا ئەوانە دەگرێتەوە کە ناویان نەهاتۆتەوە تواجە و هەواڵێکی دڵخۆش کرد وەڵا تەمان لەنیاخان ئەوانەی کە ناویان نەهاتۆتەوە هەمویان نەگرێتەوە بە ئەکیدی ئەوانەی کە فۆرمیان پڕ کردوتەوە و بەڵام ناویان نەهاتۆتەوە ئاگادار بن بەڵێ هەمویان نەگرێتەوە هیچ کێشەیەکیانیش نییە و ئەتوانن با بڵێن چۆنەڵی ئەوەی خۆیان بکەن ئینشاڵڵا وەکو سکاڵایەکە چەند سەردانی تۆمارەکەن و ئیشوکارەکان جێبەجێکەن و ناویان دێتەوە بە پشتیوانی خۆی گەورە چریکە حاجی ئەدهەم ئەڵێ جەزاکە الله خەیرە ئێمەش هەڵێن اللهم ئامین و ئەجمعین ئینشاءڵڵا خۆی گەورە تەمەن و ژیان و ئەو شتانەی هەموو لایەک بەرەکەتدار بکات ئینشاءڵڵا من لێرە پرسیارەکان کۆتایی هات ڕێفرێشێکشمان کرد بۆ ئەوی بزانین چیمان بازدا و چیمان جواب نەداوەتەوە یان ئەگەر شتێک هەبێت نوێ بێت لە خزمەتتان نابین ئینشاءڵڵا وەڵامی پرسیارەکانمان ئارامی بەدڵتانە بەخشێت و وەکو لە کۆتایی ڤیددیۆی پێشووتری شاباسمان کرد پێمان خۆشە کەناڵەکەمان بەو بەڕێزانە بناسێن کە ئێستا پۆلی شەشن بۆ ئەوەی سوود لە زانیاریەکانمان وەربگرن و لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن کە ئەوانش ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی داخلی کەناڵەکەمان بن و سەبسکرایب بکەن زەنگوڵەکە دابگرن لە ڤیددیۆی نوێ ئاگاداریان بکاتەوە ئینشاءڵڵا بە پشتیوانی خۆی گەورە ئێمە لە خزمەتی ئێوەیە بین و وەڵامی پرسیارەکانتان یەک بە یەک ئەدەینەوە ویشاڵا بە نووسینیش من هەوڵەدەم وەڵامی پرسیارەکانتان بدەمەوە و ئەم ڤیددیۆیەش پێشکەشەکەم بە ئەوەی بەڕێز بە هیوای ئەوەی وەڵامێکتان وەرگرتە بێ دڵ و دەروونتان ئارام بکاتەوە.